بناوی خوای بخشنده مهربان حمد و ثنا و سپاس و ستایشی به پایان بخوای پروردگاری جهان درود و سلام بر پیغمبری خوشوی صلی الله علیه و سلم و لسر اهل بیت و هم یاران و هم شنکوتوان تاقوت زمان. برایانی عزیزم لزنجیر باسکان من لا آداب شرعیکان امرو ان شاء الله باسی ادبی ترکین اویش ادبی مجددان و پیروزبایی کردن، البشارة والتهنئة. طبعا مجددان خوشویستە کانم یەکێکە لە ئەخلاقە جوانەکان، ئەخلاقە بەڕێزەکان کە ئیسلام دائما تەشجیعی مرۆڤەکە کە ئەو ئەخلاقی تیابێ، چونکە دڵی بەرامبەر خۆشەکە کاتێ مژدەی پێدەیت و پیرۆزبایی لێکەی لەسەر شتێک دڵی خۆشە بێکە و پەیوەندێ کۆمەڵایەتیەکان بەهێزەکە، برایەتی و خۆشەویستی لە نێوانی مسلمانانە زیادەکە. چەندین دەقمان هەیە لە قورئان و لە حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر ئەم بابەتە، بۆیە من لە چەند خاڵێکە ئاماژەی پێکەم لە یعنی لەم بابەتە ئەمڕۆمانە ان شاء الله. یەکەم ئەدەب کە پێویستە ڕەچاوی بکەین ئەوەیە کە مژدەدانەکە و پیرۆزباییکردنەکە لەسەر شتێکی شەرعی بێت، لەسەر شتێ بێت کە ئەو شتە شەرعی بێت، نەک شتی ناشەرعی. خەرانێ مەسائلەیە ناشەرعیە، یعنی تۆ پیرۆزباییەکەی لەسەر شتێ ناشەرعی، ئەوە حرام، نەک هەر سنەت نییە نەک هەر واجب نییە بەڵکو حرامیشە. ئەوەی کە شەرعەن دروستە بۆ نمونە کابرا مناڵێکیە بێ پیرۆزبایی لێەکەی، کابرا ژنە هێنێ پیرۆزبایی لێەکەی، کابرا ناجیحە بێ لە شتێکا سەرەکەوێ دەرەچێ تۆ پیرۆزبایی لێەکەی، کەسەکە تۆبە ئەکاو دەسەکاتە نوێژ، تۆ پیرۆزبایی لێەکەی کە نوێژەکاو دێ بۆ مزگەوت، کابرا عیلاجێ وەرەگرێ و چاکە بێتەوە لە نەخۆشیەک، تۆ پیرۆزبایی لێەکەی. طبعا اما هموی لآيات قرآن والجراوة خواهي پروردگار فرمي فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه. مش ده بدار بندكان يا خواهي تعالى فرمي فبشرناه بغلام حليم، مش ده كريكي نرمونيان و چاكمان بيدا ماسي يعني إبراهيمك عليه السلام. دوهم ئەدەب مژدەدانەکە بە ئەلفاظێکی بە لەفزێلێکی وشەیەلێکی جوان بێ، وشەیەلێکی گونجاو بێ، وشەیەلێک بێ سەرنج ڕاکێش بێ، دڵخۆشکەر بێ، سۆزی پێوە دیار بێ، پڕ بێ لە دوعا و بەرەکەت خواستن بۆ کابرا. بۆ نمونە ئەڵێی بارك الله لك، يعني كسي قرجن بيناتو بيالي بارك الله لك وعليك وجمع بينكما في خير، يعني دعاء بركتي بوكي. يا قرمنالي بيالي علي جعله الله مباركا عليك، بوركت في الموهوب. يا قر كابرا بقاتا انجامي كي شاك تقوليشي اسال الله ان يتم عليك النعمه، دعواكم خوي تعالى بردوام نعمه البسرة بالريجي. أنا بموشي وازان الصحابة كانوا في غمري صلى الله عليه وسلم پیرۆزباییان لە یەکتری کردووە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناویان نبووە، پێغەمبەر نەیوتووە مەیکەن. سێم خۆشەویستەکانم لە ئادابی پیرۆزباییکردن و مژدەدان پەلەکردن، یعنی ئینسان زوو مژدەکە بدە، زوو پیرۆزباییەکە بکە بۆ ئەوەی دڵی بەرامبەر خۆشکە. سەجار وایە شتێکەیە بۆ نمونە مۆزەف ئەم فەرمانبەرانەی کە دێ تۆ ئەگەر کەسێ خۆشتی گەرەک بێ موچە کاتی موچە بێ زوو جەدوەلەکەت بۆ ئەنێرێ مژدە ئەڵێ مژدە بێ موچە دێ مەسەلەن، یعنی خواویش خراو نییە، یعنی وای پیاتێ ئەبێ بۆ موچە وەرگرتن یا موچە هاتنیش هەبێ مژدە بدەی، مژدانە بدەی. کەعبی کوڕی مالک یەکێک بوو لەو سێ کەسەی کە لە غەزای تەبوک دواکەوت،
خوای تعالی عقوبەیانی دا بەوەی مسلمانان لەگەڵیان قسەیانی ناکرد. 50 ئەوەنە ڕۆژ هیچ مسلمانە سەلامیشی لیان ناکرد. جا کاتی ئاەت دەربارەیان دابەزی و تۆبەکەیان قبول کرا، سەحابەیەک کەعب ئەڵێ لەبان خانۆکەی خۆمان نوێژمە کرد، نوێژی بەیانی، ئەڵێ کابرایەک لە مەدینەوە دەرچوو بە سواری ئەسپێ هەر لە دوور و هاوارێ کرد. جا ئەڵێ غێر بەیانیانی زوو بوو، نوێژی بەیانی بوو، دەنگەکەی زۆر ئەڕۆیشت، ئەڵێ دەنگەکەی زۆر خێرا ئەها، ئەڵێ هەر یەکسەر زانیم ئەوید مژدە بێ کەعبی کوڕی مالک، وتی تر زانیم خوا لێمان خۆش بووە. پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم کاتێک کە کەعب هات بۆ مزگەوت، طبعا هەر یەکسەر کەعب خۆی گۆڕی و هات بۆ مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئەوەی مژدانەکەی پێ وەرگرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەبشیر بخەیری یوم مر عليك منذ ولدتك أمك. فەرمووی مژدە بێت بە چاکترین ڕۆژ کە بەسەر تاتە بێت لەو ڕۆژەوە لەدایک بووی. طبعا خۆشترین شت ئەوەیە خوای تعالی لە قورئانە تۆبەکە دابەزێ، خۆشترین شت ئەوەیە خوای تعالی لە قورئانە باسی تۆبەکە. طبعا ئەوە شتێکە قەت باس ناکرێت لە خۆشیە. جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مژدانەکەی بەوە پێدا، وتی مژدە بێت بە چاکترین ڕۆژ کە بەسەرتە هاتووە لەو ڕۆژەوە لەدایک بووی. چوارەم ئەو مژدە و پیرۆزبایی کە ئەیکەی لە کانگای دڵتەوە دەرچێ، لە ناخی دڵتەوە دەرچێ. کاتێ مژدە دەیتە کەسێک لە دڵەوە مژدەکەی پێ بدە، چونکە ئینسانی مسلمان گەرێک دڵ و گەرێژی ناوە و دەرەوەی وەکێک وابێ. زۆر ناخۆشە تۆ بە کەسێک لە ڕواڕوو چۆن و باشی لەگەڵاکەیت و پیرۆزبایی لەکە لە دڵیشەوە لەعنەتی لێک. زۆر ناخۆشە، زۆر ناخۆشە. چەند خۆشە ئینسان دەرەوە و ناوەی وەکێک وابێ. چۆن لەبانەوە دوعای خێرت بۆکە، لە ناخی دڵیشەوە دوعاکەی یعنی دوعا بکە لە ناخی دڵەوە. ئەوە ڕاستەقینێ، ئەوەیە وەیل بۆ ئەو کەسەی کە شتێکەڵێ بۆ ڕازیکردنی خەڵکی درۆیەکە کا بۆ ئەوی خەڵک ڕازیکا لە خۆی، ئەوە قوربەسەریە بۆ ئەو کەسەوە ڕاستی. پێنجەم ئەدەب خۆشەویستەکانم، کاتێ پیرۆزبایی لە کەسێکەکەی یا مژدانە ئەدەی بە کەسێ قەت زیادە ڕێی مەکە. ئامان طبعا من بابەتێک لەسەر ئەمە بە تەما بووم هەر باسی کەم ئینشاءالله تر لە لەیلەة القەدرا بێ یا لە بەیانیان نابێت لە هەر کاتێکە مەجال بێ. قەت زیادە ڕێی مەکەن لە وەسفی خەڵکە. براینە ئێمەی مسلمان خوا دینێکی بۆمان دابەزاندووە، پێغەمبەرەکەمان صلی الله علیه و سلم ئەڵێ زیادە ڕێی مەکە. کابرایەک زیادە ڕێوی کرد لە پێغەمبەرە صلی الله علیه و سلم، وتی شعری ئەوت، وتی ئەمە پێغەمبەرێکمان تایە ئەزانێ بەیانی چی ڕۆدا، وتی نانە من نازانم بەیانی چی ڕۆدا. زیادە ڕێوی مەکە. زۆر مهمە، زۆر مهمە تۆ کاتێ مژدە ئەدەی بە کەسێ یا پیرۆزبایی لە کەسێکەکەی یعنی وەسەط بە، یا کاتێ خۆشەویستی بۆ کەسێک دەرەبڕی وەسەط بە، یعنی شتێک مەڵێ کە لە ناخۆوانیت و وشکیش مەبە. آخر زۆر ناخۆشەویستە تۆ قەت سوپاس خەڵک نەکەی، دائیمەن وشک بی، دەم چاوت داوێتێکە، قەت پێکەنی نێتە سەر زمان، ئەوەش خراپە. وشکی خراپە، زۆر تەڕیش خراپە. وشکی خراپە، زۆر تەڕیش خراپە. مامناوەند بە. مسلمان لە هەموو شتەکانی ژیانیان مامناوەند بە. وخير الأمور أوسطها. باشترین شت ئەوەیە ئینسان مامناوەند بێ. خوای تعالی پێی خۆش نییە ئیسراف بکەین، حتا لە مەدحیشە ئیسراف نەکەین. ئیسا من وەسفی تۆ ئەکەم، باش نییە ئیسرافی تیا بکەم. ولا تسرفوا إن الله لا يحب المسرفين. مسلمان بەشداری خۆشی چۆن بەشداری ناخۆشی براکەتەکەی، بەشداری خۆشیەکانیشی بکە. ئیسا گەر مسلمانێک کەسێکی بمرێ لێی بقەومێ بارێکی بەسەرا بێت، تۆ بەشداری خەمەکانی ناکەی؟ بەڵێ. دەی بەشداری خۆشیەکانیشی بکە. کابرا گەر ژنی ئاورد پیرۆزبایی لێ بکە، ئەگەر کوڕەکەی سەرکەوت پیرۆزبایی لێ بکە، ئەگەر کوڕەکەی ژنی ئاورد پیرۆزبایی لێ بکە، ئەگەر خوای تعالی خێرێکی ئاوردە ڕێگای مژدەی بدەرێ و پیرۆزبایی لێ بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێن نمونەی مسلمانان وەکو نمونەی یەک جەستە وایە.
ئەگەر شوێنێکت بێشی هەموو ئەگە ئێستا تۆ دگانت بێشی هەموو جەستە تا ئیگرێ دەی ئەگەر خۆشیتیش بێ هەموو جەستەت هەر خۆشی ئەنوێنێ بە هەمان شێوە مسلمان لەگەڵ براکانی ئاواتانی لەگەڵ برای دینیە. حوتەم ئەدەب بەڕێزان دوعای بەرەکەتکردن دائما با ئێمە فێر بین دوعای بەرەکەت بکەین بۆ یەکتری دوعای خێر بکەین دوعای مسلمان بۆ برای مسلمان لە پاشە ملە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ گیرایە و کاتێکیش دوعا بۆ یەکێکەکەی دڵنیا بە بۆ خەت ئەگەڕێتەوە مەلایکەکان ئەڵێن بۆ خۆشی یەکێ لە پیاوچاکان ئەیوت من هەر شتێ حەزی لێ بکەم هەر شتێ حەزی لێ بکەم بۆم ببێ دوعا ئەکەم بۆ براکەم بێ یعنی بۆ برایەکی مسلمانم ببێ من حەزەکەم بۆ نمونە خوا شتێکم بۆ بکە ئەگەر بتەوێ بۆت بکرێ دوعاکەم بڵێم خوای بۆ حاجی سالار بیکە کاتێ وتم خوا بۆ ئەو بیکە مەلایکەکان ئەڵێن خوایە بۆ خۆیشی ئامین خوایە بۆ خۆیشی جایتر مەلایکە دوعا دۆکەوە چی نیعمەتێک بۆیە بەڕێزان فێر بن دوعا بۆ برای مسلمانتان مسلمان سیارێکی تازە ئەسێنە پێش یا ڕەبی پیرۆزت بێ یا ڕەبی خوا زیاتر بڕژێنێتە سەر یەکسەر ئەمە لەکوێ بوو ئەمە لەکوێ هاوردن ئەمە چۆن سەنت قەت ئاوا مەبن ئەمە لە ڕاستیە صفاتی غەیرە مسلمانە صفاتی مسلمان نییە بەڕاستی و ئەو کەسەشی کە پیرۆزبایەکەی لێکرێ بۆ نمونە ئێستا تۆ ئەگەر پیرۆزبایی شتێکت لە من کرد حتى لە قاتێکە حتى لە جلوبەرگێکە حتى لە جلوبەرگێکە ئیسلام فێرمانی کردێتە کەسێک جلوبەرگێکی تازەی کردە بەر چی بڵێ دوعای جلوبەرگەکە البس جديدا وعيش حميدا ومت شهيدا يعني جلوبەرگێکی تازە لەبەر بکەی یا ڕەبی ژیانت پڕ بێ لە خۆشی یا ڕەبی بە شەهیدی بگەڕێتەوە بەلای پای پەروەردگار خێمە هەر ئەمرین جا چەند خۆشە ئینسان پلەی شەهیدی بەدەست بێنێ و پلەی شەهیدی مەرجێ ئیلا بڕۆی بۆ جەنگ و بکوژرێ زۆر شت هەیە شەهیدی جا دوعا بەرامبەر چی بڵێت یعنی ئیسا گەر کەسێک پیرۆزبایی لێت کرد ئەی توش ئەبێ بێژی سوپاس دەکەم دەستت خۆش بێ خوایت لێ ڕازی بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مسلمان شکری خوای نەکردێ ئەگەر شکری خەڵق نەکا تۆ چاکەیەک بۆ من نەکەی ئەبێ شکر بکەم منش بێرم سوپاس دەکەم دەستت خۆش بێ ئەگەر سوپاست نەکەم سوپاسی خوام نەکردووە خوای تعالی هیدایەت هەمولایەکمان بدا و موفقمان بکا و وامان پێ بکە ئەخلاقی ئیسلام لە خۆمانە تەطبیق بکەین کردارەکانمان و گفتارەکانمان هەمووی مسلمانانە بێ وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.